خب شانۆگەری ئینقلاب دەسە شاراوە یا دەسە نادیار بە شێوەی ئاعترازات و نەمایشاتە ئاعتلافگەر جۆرا و جۆر پەردەی ئاخری دەمێکە تەواو بوو و ئێمە توانیمان بەر بەم شانۆگەریەی دەوڵەتە کۆرپریتیە ئێرانی بگرین. بەڵام بۆ دەرکە ئێمە ئیشی سەرەتا بزانین کە ئێمە چۆن ئەوەی لە داهاتووە قەرارە اتفاق بکەفێ ئەی خوێنینەوە و خۆمانی بۆ ئامادە ئەکەین و لەسەر کامە بەستەری خوێندنەوە بەم نەتیجە ئەگەین. بزانن ئەگەر بە تەعبیرێک یا بە تەعبیرە ئێران شاریەکان ئێرانیەت لە تەداوم فەرهەنگیا تێت و ئەم فەرهەنگە زوان و ئەدەب فارسیە. زوان و ئەدەب فارسی نەک بە پێچەوانەی ئیدعایە ئەوان کە زوانە دیوان سالاری بووگە کە زوانم محاسبات و زوانە سازماندهی کردن و زوانە ئەوامر بووێت کە لەم ڕاستە یەک پرتۆک بە زوانە فارسی مەوجود نییە. یعنی تۆ یەک دەفتەرە دیوانیت نە لە خولەفای سەدر ئیسلام نە لە دیوانە ئومەویان و نە لە دیوانە عەباسیان نە لە دیوانە عوسمانیان مەوجود نییە. ئەمما پرتۆکێک کە گزارش بدات لە حافزەیە تاریخیە زوانێ بەناو زوانە فارسی حەجێک نییە بێجگە لە عرفانە یەهودی هندی. یعنی بۆ ئەمەی لەمە تێبگەین ئێمە لە زوانە دایکیە خۆمانە تعبیری کە لە جەهان ئەیکەین ئەمەسە ئێژین دنیا زاو مەرگە. بەڵام زوانە فارسی تعبیری کە لە جەهان ئەیکا جەهانە مەخلوقات و مەوجوداتە. جەهانە زا جەهانێکە کە ئینسانێک بەم دنیا تێت ئەژیت و ئەمرێت. جەهانە مەخلوقات کەسێکە کە بە ئێرادەیە کەسێک ئەدەمێکە کە بە نەفخە کەسێکی گەورەتر فووی تێئەکرێت و سەفەرێک ئەکات تا بگاتەوە بە لقا خوداوەند. جەهانە مەخلوقات و مەوجوداتە. ئەم گزارشە حافزەیە تاریخیە ئێمە دەرناخە. ئەنچێ کە تۆ ئێمڕۆ تەحتە ناوە ئێرانیەت ئەیبیسیت نەما یا متەفەکرینی ئێرانی ئەیوێنین نەمایشێکی پێکەنیناوی کۆمێدی لە شەرح و تەفسیرە ظاهراً قدەمای متەفەکرە حوزەی شەریعەت یا عرفان بووگە. چ ئەبوو حامد غەزالی بێت چ مەولانا جەلالدینە بەلخی بێت. لەگرا ئەوەی تێتە دەرۆ نەپرسیارە فەلسەفیە نەگەشەدارکردنەوە و پان و بەرینکردنە ژیانە نە دروستکردنە ئینسانێکی پرسیارگەری عاقڵە. بەڵکو چی دروست ئەکا؟ مشتێک بادبادەک فوتێکریاگ پەنەمیاگ ماسیاگ لە درۆ کە کاری بووگەس و چی کاری بووگەس و ئەمەی کە ڕموز و مەعانیە شاراوەیە ناوە ئەشعارە زوان فارسی دەربێری بێ ئەوەی کە
يك برسيار خلقني لذا چلسي جواد تباتبائي تا عبد الكريم السروش خريكي خنجندن استائي إيران موجود لگذشته موهوم متوهم پرسیار نکریاگا چسی جواد تباتبایی گرکی بید لريقي تداوم إيرانيات لفرهنگو زوانا بوينيد كهر أقات وسر عرفان هندي يهودي هر أقات وسر التشيع وهر أقات وسر إسلام چه آغای عبدالکریم سروش من ام دو نمونه مهاور لدو کولکه ایرانیت معاصر که هر تکیان گرکیانه ایرانیت حیب کنو یکیان تحت ناو سروش حمله اکاب دستگاه فقاحتی ببرجسته کردن جیان عرفانی یکی تریان تحت ناو شیواندن طبیعت زمین ایران توسط بازوی فقاهتی الشیعه والشوين احياء كردن ملتك لنا خداقاهي وملت بوغا او دعاكا كبشيوي تاريخي مردم ايران ملت بوغن وام ايراننية بلام جواد تباتباي كادعاء ايران شاري اكاد يا إيران قوري فرهنگي أكاد كل هندوستان تا مصر وعربستان دريجة تمام كاري كأيكاد بقبول وزعية امروئية دولة ملة إيراني وباراستن دولة ملة إيراني وكو كيان سياسي مدرن جير إمبراطورية نظم تازي جهاني بناو دولة ملة تمام النمايش كل قراء أكريت مشتي نمايش مزحك تحت حوزية مشتي عنتر نابرسيار كره حرم پدیده‌یک که غیر قابل پرسیاری تاریخی نبید فرهنگ شیعی ایرانی فرهنگی که یا فرهنگ دینی فرهنگی که اوی که باوری پیتی باورمند به یک سری حقایق غیر قابل پرسیاره بزن تو ناتوانی در مورد ایرانیت پرسیار طرح کی در مورد تاریخ ایران پرسیار طرح کی در مورد زبان فارسی پرسیار و هژمونی زبان فارسی پرسیار طرح کی در مورد عرفان ایرانی پرسیار طرح کی کلن پرسیار سر بریاگه و تو ایشی امانه وکو حقیقتی محضی بدیهی غير قابل برسيار قبول كي لذا فرهنگ إيراني فرهنگ نا تاريخية تاريخية من لتابيكا كاليم داغا كرد وكو بربست چمك كرد وكو بربست نظام السلطة بزانا ايوه بارها بيستكتانا كبا ايوه ايجن پرس کرد پرس والا دست پرسگل کوملایتی اما دانش کوملایتی که پرسی واتیا کواتا وقت اویتو پرس کرد اویتو معاش لإقلیم کردستانا اویتو اوی که برابری آبوری نیه لإیرانا گرانیه لسنا شارک صنعتی نیه کرد للثروة فروش النفط وكو إقليم كردستان بشينية
اعتياد فحشاس فلانة أما مسألة كردة كواتكار أحزاب موقسة برس وجودي برس فلسفي برس تاريخي بكجن تبديل بكن مسألة اجتماعي يا حقوقية يا كيشي شارومندي يا سيتيزنشيبية أويش لكامة نزمة لنزم دنياي أمروجي أما ناو أنري بتشي ناو أنري بمبارزة تفكر وأمانة أقلاي قوما دويكا أبي مهتدي لبرنامج بعبارة ديگه جيار قلا إجي أمدا بروسياغة فاسدة برساختة بير نكرة ولاخانة تحت ناو أحزاب كردي مرجعية سياسية مردم كرديانس ادعاقا أبي مهتدي ادعاقا بخاطري ويك بزانين چني أم ادعاتك واقعية إيما ربطي هس چني أم تواتر تاريخية لفرهنگ عرفان هندي يهودية لسرزمين إيما اتفاق كوتك تا إيما موجودات بير نكر تاريخي بين چني مدروسة چني در صدر تطابقاتك عرفان هندي يهودي تك برتوك فارسي وتك آثار بجيماغ فارسي وإمروجين دولة إيراني ومتفكرين دولة إيراني بالتمام هلكانيو بلام بزانين أما لجيان ناخداغا وآغاه مردمي كاك استچمك كرديان ليداغا چني حقيقتي هس بودرك أما مثالك تيدينو لآغاية أو الكريم السروش آغاي الدباق آقای دباق بهتر میشیم، انسانتر میشیم، جاندارتر میشیم و ماندگارتر میشویم. البته ممکنم هست که این به اصطلاح استعداد رو در خودمون ضایع کنیم. خب نکته دوم که در مولانا میبینید که البته این مبنای اخلاقیاتی هم هست که مولوی پایه گذاری می کند، اینکه آدمی یک موجود دو طبقه است، نه دو اتاقه در کنار هم، نه دو طبقه است، یکی روی دیگری بنا شده است. طبقه اول همین طبقه طبیعت ماست، همین بدن ماست و فیزیولوژی ماست و امثال اینها، احتیاجات مادی ماست. این طبقه اول است که نیازهای خودش رو داره، مثل غذا، مثل همسر، مثل مسکن و غیره. طبقه دوم که همون طبقه روح ما باشه، به اصطلاح مولانا جان ما باشد، که سوار بر این طبقه اول میشه و گاهی هم مولوی تعبیری که میکند تعبیر سوار مرکب و اسب سوار است. بدن ما گویی که مرکبی است و روح ما گویی که سوار این مرکب است. هر دو تا تعبیر رو مولانا به کار میبره، مخصوصا این تعبیر دوم رو خیلی زیبا در اون داستان مجنون به کار میبرد که مجنون سوار ناقه بود، سوار شتری بود و به سوی لیلا، به شهر لیلا میرفت. اما مشکل این بود که این شتر یک کره داشت، یک بچه کوچک داشت که دنبال این شتر روان بود. مجنون روی شتر بود، هر چند قدمی، چند متری که این شتر میرفت برمیگشت به طرف کره‌اش، که 2 قدم هم به طرف او میرفت. سالها گذشت، سالها به تعبیر مولانا، و این مجنون نگاه کرد دید همون سر جای اولشه، 2 قدم رفته جلو، دوباره 2 قدم برگشته عقب. و بعد برگشت و بالاخره به شتر گفتش که ای جناب شتر، چون که ما هر دو عاشقیم، ما دو بس همراه نالایقیم. گفت ما همراهان خوبی برای هم نیستیم، تو به پشت سر نظر داری، به اون طرف میری، من رو به جلو و میخوام به خانه لیلا برسم. و سرنگون خود راز اشتر در فکن.
پیاده شد و به زمین انداخت خودش رو، آنچنان انداخت او خود را به زیر که مخلخل گشت جسم آن دلیر. چنان خودش رو از بالا انداخت زمین که دست و پاش شکست. پای خود بربست و گفتا گو شوم، همچو گو غلطان به کویش میتوم. پاشو بست و گفت مثل توپ مثل گو همینطور میرم تا خودم رو به اونجا برسانم. غرض من این است. بعد مولانا در همینجا میگه که زین کند نه از این رو زین کند نفرین حکیم خوش سخن بر سواری کو فرو ناید ز تن. حکیم خوش سخن نفرین می کند بر اون سواری که از این مرکبش پیاده نمیشه و تا آخر میخواد سوار این مرکبی باشد که همراه نالایقی است. او به سوی دیگه نظر داره، اون خوراکش و تفریحش و لذتش در جای دیگری است. جان گشاده سوی بالا بالها، تن زده اندر زمین چنگالها. این یکی چنگالاشو در خاک فرو برده، از او حیات میگیره، از او مدد میگیره، از او لذت میگیره، غذا میگیره، ولی جان از بالا میگیره. لذا این دوتا همراه نالایقن، عاشق دو معشوق متعارض. بسیار عالی. ئێوە متوجه بوون کە کەلاش چنگە کوتێتە ناو زەوی، گیان چنگە کوتێتە ناو ئاسمان، موجودە دووپارە. ئەمە تەمامە عرفانە هندی یەهودیە ئێرانیە. چەنێ ئەمە لە ناوە سەرزەمینە ئێمە جێگەی بووگە، چەنێ ئەمە دوای 1400 ساڵ کە ئێمە بە ئیسلام معنا پەیا ئەکەین، ئێرانیەت بە ئیسلام معنا پەیا ئەکا. تاریخ مشعشع ئێران تاریخ 1000 ساڵەس، نەسر فارسی 1000 ساڵەس، هەر وەکو تاریخی ئوروپا. تۆ کەی ئێژی ئوروپا، کەی چمکە ئوروپا دروست ئەوێ؟ ئوروپا بە قەوڵە ئەوانەی ئیقلیم کشوەر، قارە، کانتیننت، جگێ نییە لەم عەرزە، کلکە ئاسیاس. بۆ کەی مەفهومە ئوروپا دروست ئەوێ، چمکە ئوروپا دروست ئەوێ؟ ئەو وەختە کە ئاخرین سپی پێسە چاوشینەکان کە ئسلاف و وایکینگەکان بن 1000 ساڵە پێشەونە مەسیحی، بۆ ئەوەڵین بار مەجموعەیەک وا لە ژێرە مەسیحیەتە بەخۆی ئێژێ ئوروپا. ئەمانە وانە تەقەیود دینە مەسیحە وە کلیسا، وانە ژێرە یەک ساختارە، یەک ڕەوایەتە. کەی ئەم عرفانە هندی یەهودیە سەر دەرتێرێ؟ 1000 ساڵ. نەسر فارسی چەنێ قدمەتێسی 1000 ساڵە. تەشابۆ هەمانە جالبە نە؟ خەیرە جالبە. 1000 ساڵ جیلن دەرجیل تبقى ئیدعای ئێوە کە ئێمە بە شمشێرە ئیسلام ئێشێ موسڵمان کریاوین، ئێشێ ئەم عرفانە چوویەتە ناو پۆس و ڕەگ و خوێن و ئەسقوانە ئێمە، ئێشێ چوویت. لذا ئێشێ زوانە ئێمە ئەسەن زوانە عرفانی وەک زوانە فارسی، زوانێک وێ تەشەیعی لێ بواری، دابزانین لێ وارید. متضادن و نمیتوانند همراهی کنند. یک جا یک روز عاقبت این سوار باید تصمیم بگیره که از این مرکب پیاده شه. پیادم نشه پیادهش میکنند عاقبت، اما اگر خودش زودتر پیاده شد خوشبخت خواهد بود و سعادتمند. زین کند نفرین حکیم خوش سخن بر سواری کو فرو ناید ز تن. این یک تعبیر مرکب و سوار مرکب. تعبیر دیگه هم این ساختمان یا خانه 2 طبقه است، چنان که گفتم. طبقه زیرین همین امیال آدمی. خب ئەوەی کە گوێتان پێ بوو لە ئەدەبیاتە عرفانیە جەهان غوربەتە ئینسانە خاتی، چە لە ئەدەبیاتە هندی یەهودیە چە لە ئەدیانە ئیبراهیمیە. ئینسان خاتی گوناهە ئەزەلی ئەکا سێ و ئەخوا گەنم ئەخواخوا فڕێدا و هوبوت دروسەوێ. ئەم جەهانە غوربەتە ئینسانە، لە عرفانە غوربەتە ئینسانە.
لشريعة تو إيشي إطاعت قوية أم خواوي تكلا بيت زوي بوي هرچيكي وتونو كريبكي تالو دنيا ريقو بيباتو جاريكي تربرويتو لعرفانا چيه نبابتو آشقي وإستا أما كسرته وحدة لكسرته وتو قرقت بقريتو سرجيقي كي خوات پسم جهان غربته بوتو مرق خوشترين بديديك كبوتو اتفاقك فيه بويا تو لما آلانا أوينيت أم إسرائيلياتا آلا ببخشد لما موزينا أوينيت مم لآخر الداستان والأخوة حلوقة قالك بمري بجي أويكا زين بوينيت قالك بمري بتشيت وصل بهوا خوا أما برتوكاي تكي خانقاي إسرائيلياتا لكاتيكا تو للرواية حاجي شريف لاوك الزنبيل فروشا لاوك الزنبيل فروشيك أويني كإنسان بعنوان تنها موجودك كأتواني إرادة بك وتحقق بإرادة خويبا ألا رقم تمام الصدقلك والا برامبريا حتى أقر أم إرادة راجدي با في الدروسكات بوي للروب الربونة وتكجن ميرا لقصر خوي فرادات أخوار بوي لناو بسترات دس أدا لباو لخرخالة جنكا أزاني أما أو ببر بشهوتي أقري لأوجب رنجيخ تقيا ونايكا إرادة خوي نشان داوكو إنساني أما ببيشواني آغاية آل مما آلانا كحلوق الأخوة زينانا سيتو يتل زندانا السبب زانين أم إسرائيليات أم دودو شاوة وارجياغا سناو چني تك جيانة فلكلور مردم إيما راسة وچني راسوغا وچني إيما لدورانا متأخرة بالدولة قلة بازاري ديني كرياغين بو كنترول بو سواردان لقاو الدم خستن وكوبانا كول خستن بزانين چني سكنا غريب عنني يوم الوياماني غريب أكسني لو أنت كيف غريب آنن ياملو بيمن غريب آنن لوان توي كفن أما عثمان كيمنية بسوادة نرويقس مدرسة درس بخيني مدرك دانشقاين يلزا آلودة نكرياغا وسمو جهر آلودة نكرياغا أوي بيستقي ثيلة دم أمو أو لناو سياچا مانا كان يا بكاريوا غربة إنسان كرد إنسان زيستي كرد لگزارشی که ایدا لعموما و عمومی اکاتو كويس توي كفنا غربة يهودي هندي كويس جيانا أم جانسة أو مرقنا وقبر بغربة أزانيت أو مرق عين آشنائي أزاني وقرانة وأزانيت أو شربة مرق نوشيت أم مرق پایان آشنایی خوی ازانید دیم دوانه چون تک یکتریا متناقصن چون ام 1000 ساله واین جیر فشار عرفان هندی یهودیا گشتی عارف و درویش رشکن و حلقات و داخا حافظی زوانی ام چتیکی تریجید خلک چتیکی تریجید بپیچوانی اوانی که مولانای بلخی جیتی أمانا حكومتيان كرقا وسلام جامعة زوريان بقا وسلام مردمة بزان امرو حكومة إقليم كردستان دولة إيراني إيالات متحدة أمريكا وبي بي سي ويساف أمريكا CNN سبوتنيك رويترز خليك بومبارانت أكالة ترهاتي كتو تكراريا كتو دتو نور مكان ما فهم الروف ليبراليزم تولرانس
ڕەواداری پێکەوە ژیان ئەمانە تۆ ئەمڕۆ فێرودی هاوریانە ناو زوانە شوانێکیش ئەمە تکرارەکات و عەبە مەخموری ئەمە تکرارەکات و چۆن 1000 ساڵ ئەم سپێونانە بە دەستگاهە ئیلاهیاتی و خەلیفەی سپێون و شمشێرکێش سوارە مەلا مەردمە ئێمە بووگن زوانە مەردمە ئێمە ئەمەوە بیر ناهێریت و چۆن نەوگەسە نۆرمێکی عەجیب و غەریب تۆ لە دەم تا دائیمە نەمانە بێتە خوارەوە پس فەرهەنگە ئێمە فەرهەنگی دینیە پرسیارکەر نەبووگە زوانە ئێمە زوانە قەست بووگە و ئێمە دائیمەن لەگەڵە کیوسە ئەم جەهانە و غەداریە ئەم جەهانە ڕوبەڕوو بووگینەوە دائیمەن غريبانا يا قلكوبك غريب مننا بريانا زيتو غەریبانەن یا ملا کۆبەک و غەریب منەنان بڕیانان جێتۆ مطلق صرفەن ئینسانێکی ترە و ئینسانە مینەس ئێستا لەم قسانەی کە کردم ئەتانگەڕێمەوە سەرە مەعزەلە ئێران بۆ ئێران حاڵی خراوە نظام سوڵتە لەکوێ گیری کردگە و بۆ گیری کردگە و کورد بۆ بربەستە کورد مەوجود تەبیعی نییە کورد قەوم نییە عەبەی موحتەدی قاسملوو مەلا مستەفای بارزانی ئەمانە تەلاشیان کرد کورد بکەنە قەوم تا ئێرانیەت مەعنا پەیاکە تا ئێران بێتۆ کەشوەرە کەسیرۆلملە تا کورد قەوم بێتۆ ساحێوە مەسئلەکەیشی مەسئلەی شارۆمەندیە شەهروەندبوونیش یعنی ئینسانە دارایە حەق ئەمە سەرفەن پەدیدەیە مۆدێڕنە نەتیجەیە تەفەلسف و مبارزەی مردمە ئوروپاییە بۆ ئێمە مشتێک کۆیلەی ڕعیەت زادەیە ئەزەلی ئەبەدی دەروازەی بەهەشت کریاگەسۆ مشتی ئوروپاییە حەلە لە مەسیحیەتە قەرارە ئێمە دروستکەن بۆیە هەگل ئێژێ ئاسیا ئێشێ بیزانی باە و بزانێت کە یەک کەس ئازادە یۆنان و ڕۆم دەبوایە بیان زانیایە و بزانن کە عیدەیەک ئازادن بەڵام جەهەن بزانێت ئەمە فەرهەنگە ئاڵمانی مەسیحیە کە تێیا گشتی ئازادن سەپەیمانە حەیدەریێژێ هەگل بزانێت و مەشیایە بیزانیایە کە حتمەن زانی گێسی کە ئەوە کوردوگە هەمیشە ئازاد بووگە و ئێشێ هەمیشە ئازاد بێت هەگل ئێشێ بیزانیایە و بزانێت کە ئەمە ژێرمەنەکان مەسیحیەت و ئوروپاس کە عیدەیەکی ئازادە و مابەقیەی کۆیلەن و ئەدیانە ئیبراهیمی بزانن و ئیشی بیان زانیایە کە فەقەت خوا ئازادە و تەمامەن عەبدە خوا لە تەقەید و ئینقیادە خوان وەختی ئەمانە هەڵ ئەگەڕێن و ئێژێت مەولانە وایژێ مەولانە کامە سەرچاوەی معرفەتی بووگە ئیلاوی کە چیرۆک بۆ تۆژێ داستانەیژێ بزانە کارم مەلا چییە بڕۆن ئام تریبوونە مەلا سپێونانەی سەرزەمینە خۆمان گوێبن کارە مەلا چییە مەلا کاری بووگەس و داستانە تڕەها تعریفکردن بۆ خەڵکی ڕۆژی گیانم بە فیدایوێت حەزرەت عومەر بنە خەتاب و سوارە گوێ درێژێک و لە جگێکە ئەڕووی و گەیە پیرەژنێک و ئەمە کاریانە یا
کابرا ڕۆژێک پێغەمەرم لە خەوا چاو پێکەوت و پێغەمەر هاتە خەوم و وتی ئالەمە بخۆ ئەمە گمێزە حوشترە و خاسە ئەکات و سەرەتانەکەم تەواو بوو. چیرۆکە مشتی چیرۆکێک کە ئەم مردم عوامە حەزی پێکە، مردم پەڕە لە ئازار لە وجودیە حەزی پێکە. لە قدرەتی ئیلاهی لە ئەنفاخ مقدسەیە ئەولیاء الله ڕۆژێک مامۆستایەک لە مەرقەدی نازانم فڵانە کەس و هەڵساڕوو بەرەو ئاواگیە گوێرەکەیە بەرەو پیری هات، پیرە ژنێ بەدوای و ژنە زەریفێ هاتووتی یا مامۆسا فەرموو لە خزمەتتاوم. بابام توڕە هاتە تۆ لەکوێ ئاورد؟ هەر بەم توڕە هاتە سوارەمە لە مەردم بووگن. قالە فڵانی قالە بیسانی. عزیز حقیقەت غیر قابل پرسیار فەرهەنگە دینیە. جا تۆ حەزەکەی ئەمە دەرمۆردە قالە باقر بێژی چ دەرمۆردە بەدیهی بوون و کوردبوونت و زوان و شەرواڵۆیت، چ دەرمۆردە ئازادبوونە مەردەمە ئوروپاوێت و ئینسانە دینخو فەرهەنگێکی دینیت هەست، چون تێیا ئێعتقادت بەوەسە کە حقیقەت غیر قابل پرسیارە. حقیقت چییە؟ ئینسانە غەربی بەرتەرە. ئەمریکا ئازادترین کشوەرە دنیاست. ئێمە حەیوان و گین غەربی ئازادمانیان کردگە. ئەگەر تۆمتە بە حقیقت زانی فکر ئەەکەی جمێن ئەدەیتە محەممەد بن عەبدوڵڵاه. تۆ دارایی فەرهەنگ دینیت ئینسانە پرسیار نەکەریت، عەبدێکی قەشەنگی بۆ سواریدان لە وەڕین لە وادیە عێرفانە مەسخبوون بێفەرهەنگتر بێفەرهەنگتر و بێفەرهەنگتر بوون. لەکەی دەقیقەی تاریخی تۆ دەست پێیەکە، مێژووی تۆ دەست پێیەکە، لەو جێگە وا تۆ ئەتوانی ڕابردووی خۆت بەیتە بەرە پرسیار تا بتوانی سەوارە بەر ئێستەی خۆت بوویت، سەوارە بەر ڕابردوو بووی و داهات و دروستکەی. بزانە بۆ خاترەوەی بفەهمی ئێران لەکوێ گیری کردگە، ئێشی بزانیت ئەمانە ئیدعایان کرد کە یەک تەواتر تاریخی و تەداومیان لە ئەدەبیاتە فارسیە هەست. ئەم ئەدەبیاتی فارسیە بووی هیچێکی لێ نایە بێجگە لە تەعەبود، تەقەیود، انقیاد، بێمەسئولیەتی، دەربێحترین حاڵەت لە مۆقعیجە دەرچوون تەبدیلە بە ئیندڤیجواڵێکی سپێونە سەیرە دەرغەورە دەر ئۆقیانوس و حەفخانە عێرفان چوونە و هیچێکی تر نییە لە مەلا سەدرایان و تا سۆهڕەوەردیان. تەبایی سێ کەسی لە ئەدەبیاتە فارسی پێ مهمە: حافز، فردەوسی، سۆهڕەوەردی. کە قنە ئەمانە گشتی لە مەتن مقدس ئیسلام و تێتە دەر. ئایستە من نمونەیەکم بۆتان لێدا، هیچ ڕەبتێکی نییە بە جەهانە تەعەبود و تەقەیود، هیچ ڕەبتێکی نییە بە عێرفانە هیندی یەهودی، هیچ ڕەبتێکی نییە. و ئەم مردمی ئێمە لە دەورانە متەئەخرە ئاشنا بووگن بە شەریعەت. ئەحیانەن ئەبوو حامەدە غەزالیەکیش ئەناسن کە معلوم نییە لە کوێ ژیاگە، خەڵکە تەخارستان وگە، خەڵکە ئۆیغورستان وگە، خەڵکە کوێ وگە، خەڵکە حەیدەراباد وگە، معلوم نییە خەڵکە کوێ وگە، معلوم نییە پڕتۆکە لە کوێ هاتکەسە دەرەوە. معزەلە ئێرانیەت چییە؟ ئێران بۆ معزەلی هەست. ئێران نەیتوانیگە، بازاڕە ئێران نەیتوانیگە عنسورە فەرهەنگیە کورد و ئەوەی کە تەمەدونێکی جێکەوتگە هەزاران ساڵەس کە لە نەستە ئینسانێکە تەئسیری دانیاگە لای بوات، پاکی کاتو پاک ناوێتەوە. بە زۆر نەیتوانی، بە یاسا نەیتوانی، بە گۆڕینی شێوەی ژیانی نەیتوانی گە لەم سەدە عبورکە، ناتوانیت. ئەنچی لە شناسنامە بۆ خۆی باس ئەکات لەبەرەوەی ئمڕۆیە خۆی مەشروع کاتەوە ئەخواتە گیر.
ئەو ئیشی بێژێت من ملت سازیم نەکردگە من ملت و گملەتوری تاریخە درۆکە ئیشی تەباتەباییژی دوو تەلاشە یعنی غیر مستەقیمێژی دوو تەلاشە بۆ یەک دەستسازیە دەوڵەتە پەهلەوی جمهوری ئیسلامی شێواندنت تەبیعەتە ئێرانە چون ئێمە وەحدەتە لە کەسرەتاوگین تڕەهاتە مطلقا ئەوان سەوارە بەر یەک حەقیقەتە مادی بەناوە سیستەمە بروکراتیک کۆنتڕۆڵە بازار و مبادڵە بەناوە بنگاهە تجاریە ئێران یا نووسینگەی ئێران گەرەکیانە حەقیقەتە سەرزەمینی ئێمە بکەنە شکڵە ئەم دەسەڵاتە جواو نهاتوو ئەمە بە عەبەی موحتەدی ئەیکەن بە قاسملوو ئەیکەن بە بارزانی ئەیکەن بە پەکەکە ئەیکەن بە حەپۆ ئەیکەن ئەمە بە ڕووناکبیر و نخبە و تاریخزان و سپێون و قسە فرەکەر ئەیکەن بەڵام یەکێک لەمانە تەوانە دروستکردنی یەک پرسیاری نییە بۆ تەوانی نییە بزانە تو زەمانی ئەتوانی ئیدعا بکەی کە ئەم مەملەکەتە ئەحیانەن یەک زەمانی تاریخێکی بووگە کە ئەم تاریخە تاریخە ئیمپراتوریەکانوگە و تو کەسێکە دەست بە ناو شاه شاهان یا شەهنشاه ئیشی یەک سری پرینسیپە تاریخی یا سنەتە تاریخی دەبێت کە غەیرە قابلە دەست لێدانوێت بزانە تۆ وەختی گەرەکتە تاریخی بریتانیا بخوێنی تۆ مەجموعەیە شاه ئەوێنیت کە بالئەخەرە 1000 ساڵە پێش یەکێ موفق ئەوێ ئینگلیس دروستکە و بریتەن دروستکە تا بێت و شاهە شاهن بەڵام لەگرا تۆ ئیشی یەک سری پرینسیپە بێت ئیشی تۆ قبول کەی ئەوەڵین کەسێکە لە دایک ئەوێت لە پشت ئەم ئاغایە کە شاس هەچ کەس ناتوانێت سەدان لەشکەر بکێشی مادام خوێنی ئەشرافیەتی واتیا تۆ ناتوانێت جێگەی بگریتۆ کەس ملنادا کەس فەرمان لە تۆ ناوە دە ئێمە لە ئێرانە مەوجود نییە وها پرینسیپێ مەوجود نییە تا تۆ شاهنشاوی مەگەرەوەی کە تۆ سەربازە بردووێ بە سەرباز تەپدایوتە منە کاورە دەمەیتر شاهنیە ئەمەیتر شاهنیە تۆ گرتکتە و بە ئینقیادە کێشاگە و سواری ملی بوو